سڵاتان لێبێ و ئەو کاتان باش من ئێستا لە یەکێک لە گەڕەکانی پارێزگای سلێمانیم بە دیاریکراوی گەڕێکی کانی پیرە کە ژماری ماڵەکانی سەر و 500 ماڵ دەبێت. ئەمڕۆ لیژنەیەک هاتووتە ئەم گەڕەکەوە سەرجەم ماڵەکانی ئاگادار کردوێتەوە کە دەبێت ماڵەکان خانوەکانیان چۆڵ بکەن تا ئەوەی کە خانوەکانیان دەڕوخێنرێت و دەکرێتە پرۆژە. من دەچمە لای خۆیان کە لێرە کۆبوونەتەوە دەمێ زانیاری زیاتریان لێ وەرگرم. قوربان سڵاو لێبێت. سەرچاوم بەخێر بە سەرچاو. پێم بڵێ کێ داوای لێ ئەوە کرد کە خانوەکانتان چۆڵ بکەن و پێیانتم بۆچی چۆڵی بکەن؟ ئێمە ئێستا هێزیەک هات بن لەوتیان لە محکەمەی تەنفیزەوە هاتوین و ئیمزامان بۆ بکەن و بە شۆرەکانتان چۆڵ بکەن. بەڵام ئەوەی کە بەلای ئێمەوە سەیرە، ئێمە لە 2008ەوە خانوو لێرا کراوە بەردەوام. پێشتر بە ئەگەر کۆمپانیایە ئەگەر حکومەتە ئەگەر ساحێبی مولکە هەر کەسێکە پێشتر باباتەویتە ئەمانە بەکەن مولکی ئێمەیە. بۆ ئەم خەڵکی کە توی بینێمی خەڵکی هەژار و ڕەشڕوت ئەمی خەڵکی پێشمەرگەی ئەمی خەڵکی داماوە ناکرێت و بتوێ بە ئاسانی بێ بە من بڵێ بڕۆ بۆ چۆڵکەم هەرگیز شتیوار و نەدا چۆڵشی ناکەین. بەگەر خانوەکان بەسەرمان نابڕوخێن و ئەنفالمان بکەن. ئەگەر ئامادەن ئەنفالمان بکەن بەسەر شەوابن ئەنفالمان بکەن. ئەگینا بە هیچ شێوێ چۆڵی ناکەین. کاتیان بۆ دیاری کردون کە چۆڵی بکەن. ئێمە ڕێگەمان بۆ نەدا کە گفتوگویان لەگەڵا بکەین ڕێگە، بەڵام دیارەوان لە تەنفیزەوە کتابێکیان نابوو کە ئیمزای بکەین بەپێی ئەوەی کە زانیاریمانە بێ وابزان لە 15 ڕۆژێکا بێ بۆیان چۆڵ بکەین. هەرگیز شتیوان نابێ دوو گەڕک بە ناوی کانی پیرە و کانی حەمەوە ئەچێتە نزیکی 600 ماڵ. تۆ 600 ماڵ بێ حسابی بۆ نەکەی ئەنفالیکەی ئەکرێ شتیوان ناکرێ بە ئیشێوەیە. ئەمە چەند جارێکە ئەمەیان کردووە خۆی ئەزای چۆنە زۆر سێرە بەلای ئێمەوە هەتا ساڵی 2017 و تقریبان تا 8 ژێمە لە سنوور و ماسەپلا نبووین، بەڵام دواتر دەرکرا بە بڕیارێک ناکرێت شتیوان ناکرێت. کۆتا قسە چی بۆ ئێوە چیان پێوتون؟ کۆتا قسە پێمانڵەن چۆلیکەن. بەڵێ بە هیچ شێوەیەک مەگەر یەک بە یەک لە ماڵەکانە بمان کوشن. ئەگەر هێزی ئامادەیەوەی تایە بێ ئەنفالمان کا بابێن بەسەر شەو. شێوازی چۆڵکردنەکە چییە؟ بەبێ هیچ قەرەبوویەک؟ بەبێ هیچ قەرەبوویەک و بۆیان بڕوخێنین. ێ باشە 2010 پێت بوتینە ئەمەیکڕە مڵکی ئێمەیە 2009 تا ئەخیرن تا 26 ڕێگریتان بکردایە، بەڵام تۆ ئێستا هاتوویت تقریبا 8 مانگێکە ئەم بەزمیان دروست کردووە توی سابێکش بۆ خەڵکە ناکە ئەمی خەڵکی هەژار و ڕەشڕوت و داماوە. کاکە منێکیان خۆمم 30 ساڵە پێشمەرگەم هەموو نیمە و خانم بە دامای خۆم کردووە. چۆن بۆ شۆڵەکەم نایکەم ناڵێم بۆچی دێڕوخێنن بۆ پرۆژەیە پێم وا بیکەن بە پرۆژە. چەند گەڕەکە؟ دوو گەڕەکەکانی حەمەیەکانی ئێمە بەکانی پیرە ئەژمار کراوێنەگینا لە ڕاستیە ئێمە کارتیستی وەشتی کاری بەردیدەین ئەمە ئێمە پەیوەندیمان نەبووە بەوە، بەڵام ێستا بەوا ناوزەن کراوە کە ئێمەکانی پیرەکانی حەمە دوو گەڕەکی. چمە لای هاوڵەتێکی دیکەش ئێوە بڕیاری چیتان داوە چۆڵی ناکەن؟ نەوەڵا ئازیزەکەم بۆچی چۆڵیکەین هۆکار سەباب لە دوای هەموو ئەمانەژم لە 2008 ماڵم لەویایە 2010 هەک کەسێکاو بەنای زریانەوە پێم وابوویا برازای حاجی حسێن یا خوشکە زای بوو ئەو سەها قسەی کردوتی لەم جادە بۆ دیوە کەمی ماڵ لێ بوو وتی ئەمانەیە خانی کەی لێ نەکرێ نای ئەو ماڵانە بەرێکتم کەس ناناسم ماڵیشی کەمتیا بوو ئەگەر ئەوستا ئەو زریانە هاو کە غزمی حاجی حسێن ئەو مڵکانە کە بە حسابی حاجی حسێنە زرنگە زریانە نای چییە بۆ لە 2009 ئەمیشە ئێستایان نەکرد بۆ یەش ئەم خەڵکە ڕنج بە خەسار بێ بۆ یەش ئەم خەڵکە ئەم داماوێ ئێسا بچێژن. ئەم خانوانە تاپۆیان هەیە؟ ئەم خانوانە تاپۆیان نییە هەمووی بێ تاپۆیە. سەرەتا چۆن کڕیتانەوە؟ سەرەتا هەر عەشوایی ئەوەی کە فەقیر بوو پارەی نەبوو لە ناو شارە خانوو بکڕێ مڵکێکی بۆ ناکرا ئەها لێرە مڵکێکی عەرزێکی کڕی ئەیکرد بە خانوو تیاژیە. خانووکی بەڕێ زبایی چەندەیە؟ خانەکە من 4 دەفتەرم پێەوە بەس ئەوەی کە لە منی خانەکە ئەرزەکە بێکەوە بەزەوەی کە من لێم کڕیوە لەوانی کڕیوە کاتی خۆی کاتی خۆیان فرۆشتویانە ئێستا کازانە پاراکاڵی منەمان فرۆشتووە کاتی خۆی خۆیان فرۆشتویانە ئەم حازەسیانە لە ڕێ خوشکەزاوە کە نایزرنگە ئەوان خۆیان فرۆشتویانە ناگە نەی فرۆشتمێ چۆن من نتوانم لەسەر عەرزی تۆ خانوو بکەم هاتوون وتیانە لە مای 15 ڕۆژە چۆڵی بکەن بەجێ بێڵن ئەی باشە من مەڕۆکەی خۆم لە 2010 لێرەم ئەی بۆ کاتە پێی نەئەوتم بۆی کە دروستی کرد و پێی نەوتووە یا ئەوەی کە دروستی کرد و لێوی کڕیوە ئەگەر لە ئەوی نەکرێت چۆن تۆیڵی لەسەر مڵکی تۆ خانوو بکەن چیان پێوتون کە دەڵێت چۆڵی بکەن ئەیکەن بەچی ئەیکەن بە پرۆژەکەن بە شاری زێڕین پیانوتون نا دڵنیای نەکرێت بۆ چکە شوقەکە شاری مارکە نزیکە لێمانەوە لەم سێ چوار بێ ڕۆژەی پێشوە شاری مارکە تەواو بوو ئەتر لێوەریانە پێشەوە ئێمە دەرەکەن لێرە و ئێمە ماڵوێرانەکە کۆمەڵی خەڵکی هێژار و ڕەشۆڕوت و داماوین ئەڵێ بە چۆڵێکەن ئەیکەین بە شارێک بۆ خەڵکە ئەو پرۆژە خاوەندارەتێکی بۆ کێ دەگەڕێتەوە هەر کەسێ بێت خۆی ساسی پرۆژەیەم شارەیە حیزبیە هیچ پرۆژەیەکی هەلینەوەی بڵێ هەلیێشتیوانە هەموو حیزبی حیزب تعارف بەسی حیزبی نیەکات ئەگەر خەرەبوو بکرێنەوە چۆڵی دەکەن واللهی ئەو کاتە ئەگەر ڕنج بە خەسار نەبین بزانی زەرمەند نابین تایە بڵێ بە شەرتێ زەرمەند نەبین تایە خانوویەک 6 دەفتەر 7 دەفتەری پێدراوە 5 دەفتەری پێدراوە بە پێویستی خۆی قەرەبوو بکرێتەوە نەوەکە هەرزان تاڵان و دەربەدەر بکرێن فەقیرێک بکرێتە قەرەبوو بۆ دەوڵەمەندێک بۆ سەرمایەدارێک باسی خەرەبووتان لەگەڵ نەکراوە نەخێت تا ئەم دەخە نەخێر
سەکان خۆشە بڵێ وەکو دەبینن ژمارەیەکی زۆر لە دانیشتوانی ئەم دووگەڕەکەی پارێزگای سلێمانی کانی هەموو کانی پیرە هاتوونەتە ئێرە لێرە گربوونەتەوە و داواکاریان ئەوەیە کە ئەوان داوایان لێکراوە خانۆکانیان چۆڵ بکەن بەبێ هیچ قەرەبوویەک بەبێوی کە هیچ شتێکیان بۆ خەرج بکرێت ئەمان زەویەکانیان کڕیوەوە کردویانە بە خانوو چەندین ساڵە لێرانیش تەجێن لیژنەیە گاتۆتێ ئێرە بەبێ هیچ قەرەبوویەک پیوتون لە مای 15 ڕۆژدا دەبێت چۆڵیکەن خانۆکانتان دەڕوخێنین و بە کوتەی خۆیان دەکرێتە پرۆژەی نیشتەجێبوون و بەشێکیش لە خانمەکان لێرن من دەمەوێت بچمە لای ئەم خاتونانەش خاتون سڵاوتان لێبێت ئەمێ قسەم بۆ کەم زانم داوای چیتان لێکراوە بوو بۆ چنە خانۆکانتان چۆڵ بکەن بەڵێ وا دیارە خاتونەکان پێیان خۆش نەکە قسە بکەن ئەم پیاوە بەڕێزش کەیکێک لە دانیشتوی ئێرە قوربان سڵاوت لێبێت سڵاوی خوا لێوە بەخێر بەم بەڵێ ماڵم لێرەیە من لە ساڵی 2010 ماڵم لێرەیە لە ساڵی 2010 هاتوومە تێرە هیچ کەسێک پێی نەوتوم کە ئێرە ئەڕوخێت کڕیومە عرزەکە نا هەر خانۆکەم کڕیوە من ئەو کات کەکرمە تقریبان 2 کەوتۆ لەسرم 2 دەفتەر و هەشتاوەڕ خانۆکە 2 بە کاملی کڕیومە ماڵی کێنەشۆ کڕیومە بەڵام بۆ ئێستا ئەو پارەیە چەند قات زیاترەکە ئەم منتیقەیان ناوناوە ناوچەی زێڕین لە فلکەکەی هەواری شار کە دەرەچی هەتاوەکو فلکەکەی سەیترە کۆنەکەی دۆڵەر ڕوت ناوێن ناوە ناوچەی زێڕین ئێمە من خۆم قسەم کردووە چەند جار چوومەتە شارەوانی ئێرە لە ماستەر پلانە بووە ئەم منتیقەی پێوتێ 38 کانی بەردینە لە ماستەر پلانە بووە ساڵی 2024 من خۆم چوومە شارەوانی وتیان لە ماستەر پلانایە بە شایەتیش 5 کەسم لەگەڵا بووە بە خەریتە ئێرە ماستەر پلان بۆ تاپۆکرا لە دوای ئەوەی کە فۆرمان تەقدیم کردبوو لە پارێزگاری سلێمانی بانگیان کردین لە شارەوانی وتیان وەرن بەدەم تاپۆکانتانەوە کاتێکە ڕۆژنی وتیان ڕەفز کراوە بڕیار بوو تاپۆکرێ بە قسەی لەیلا خان من نامەی لەیلا خان ئەگەر بیرۆزمەوە نامەی ناو مۆبایلەکەم پێ کە لە پیجی ئۆکانیوس وتی کانی پیرە ئەم منتیقە بە ناوی کانی پیرە ناونا وتی لە ماستەر پلانایە و تاپۆکرێ بەڵام کاتێک کە بانگیان کردین بۆ شارەوانی وتیان لە ماستەر پلانە نییە لە ماستەر پلان دەرکراوە ڕەت کراوەتەوە تاپۆ ناکرێت ئێستا ئێستا کە تاپۆ ناکرێت ئێمە لەگەڵ ئەوەشا کە تاپۆ ناکرێت ئێستا پیاوێکمان لێ قوت بۆتەوە لەم منتیقەیە بە ناوی حاجی حسێن خاوەنی ئەم مولکانەیە تاپۆی هەیە ئێستا لە محکەمە جەماعەتی تەنفیز هاتوونە تێرە ئەڵێ تەبلیغێکی بۆ نەبا ماڵەکان ماڵ بە ماڵ ئەگەڕێت تەبلیغیانەداتێ ئەبێ چۆڵێکی لەسەر چی ئەساسێک چۆڵێکم حاجی حسێن چەند ساڵە لە شوێیە حاجی حسێن لەم شارەیە ئەم هەموو مڵکەی لە شوێ بوو لە قولەرەیسی لە تەواوی شار بە ناوی حاجی حسێنەوەیە ئەم مڵکانە چۆن تاپۆ کرا لەسەری چۆن کرا بە ناوی بە دۆنم بە دەیان دۆنم بە سەدان دۆنم ئەم منتیقەیە کاڵێن لە نیوەی مەلا داود هەتاوە کۆچێتە تووەسبی نیوەی بە ناوی حاجی حسێنەوە حاجی حسێن چەند ساڵە ڕای کردو لێرە نییە هەر بە حەقیقەت ئەم حاجی حسێنە ناوێکە وەکو تۆ ناوم بیست ناوی حاجی حسێنە ناوی حاجی حسێنە ئەڵێن لە تورکیا دانیشە ئەیکە لە تورکیا دانیشە واریسەکانی ئێستا لێرەن چەند ساڵە واریسەکانی ئەگەیان لە مڵکانە نەبووە چەند ساڵە واریسەکانی نەیانزانیەوە کە ئێرە گەڕەکێکە ئێستا نزیکی 700 ماڵی تایە ئەم خەڵکە فەقیر هۆژارێکی ئەمە لە تەنفیزی محکەمەوە هاتون جەماعەتی تەنفیز بوون لە محکەمە و پۆلیس نەخێ شارەوانیان لەگەڵا نەبوو ئاساییشان لەگەڵ بەس جەماعەتی محکەمە بوون لە محکەمەوە بڕیار دراوە دێ ماڵ بە ماڵ من قسەم لەگەڵ یەک بەڕێزیان کرد لە پۆلیسەکان وتی ماڵ بە ماڵ لێ دێن مدت بۆ دانێ لەو مدەیا بێت و خانۆکە چۆڵکەی خانۆکەم لەسەر چی ئەساسی چۆڵ بەبێ هیچ شتێکە بێ چۆڵیکەی باسی قەرەبوو نەکراوە ئێستا باسی قەرەبوو نەکراوە لە گەڕێکی کانی حەمەد چوون وەرەقەیەکیان ناوە تەمان کاتێک چوون کە پیاو لەوێ نەبووە بەس ئافرەتی لێ بووە کە ئافرەتی لێ بووە و توانە ئەم وەرەقەی ئیمزاکە ئەویش نەیزانێ ئیمزای کردووە کە دوای سێریان کردو باش بوو یەک دوو کەس پێیان زانێ و توانە کاکەوە چییە وەڵێ لە 24 ساعتا بێت چۆڵێکی ئەی لە 24 ساعتا چۆڵیکە ئەمە ئەو کاغەزەیە کە هاتۆ لە شارەوانیەوە عەلاسەیە بەڵێ دوێنێ ئەمە هاتبوو وەڵڵاهی اینجا ئەگەر لە کامێراوە دەربکرێت نازانم ئەمەیە باشە ئەگەر سێ دیقەت بی
ئاو هاتۆ ئەڵێ لە ماوە 24 ساعتا بێت چۆڵێکی تەبعا زۆری خوێنەواری نییە فەقیرە چۆر وای کردو ئیمزای کردو دڵی خۆش لەوە چی ویان تەماحێ نابێتە بەر قەرەبووە کردێتەوە لە شوێنێک کەشت دەدرێتێ تو ئیمزاد نەکردووە نەخێر بە هیچ شێوەیە بەڵام لەو گەڕەکەی ئەو لا مەجموعەیە کردویانە بەس خۆشبەختانە دڕانویانە و هینیان کردو ینی وەرەقەکانیان ئەوە لێ کردووە نیان هێشتو بگاتەوە دەستی ئەوان بە ئیمزاکراوی تەمە وەرەقەی بگاتە دەستی و بە ئیمزاکراوی تر ئەو لایەنە بەر پەیوەندیدارێکیە نووسراوە 24 کاتژمێری بەشێکی دیکەوتیان 15 ڕۆژ کامیانە سێریکە ئەمە پوختەی ئەگە سێگە کە لە ماوەی 24 کاتژمێردا هەستن بەلابردنی ئەو زیادە ڕەویانەی کە لە خوارەوە ئاماژەی پێکردووە بەسە هەرم خودیم خانەوە زیادە ڕەویە کامل خانۆکە وەکو زیادە ڕەوی وەکو زیادە ڕەوی ئاماژەی پێکراوە لە زیادە ڕەوی هەیە 15 ڕۆژ نیە مودەکە 24 نەخێرەوە کەەوە گەر تۆ وەرقەی ئیمزاکەی لە 24 ساعتای تر بێت تۆ چۆڵێکیت و ئیشی خۆی بکە نازانین چەند کەس زێرێ واژووی کردو ئیمزای کردو لەم شوێنەی خۆمان کەس نەیکردووە ئەمە گەڕێکی کانی پیرێ بەس دەکانی هەمە ئەلە یەک دوانە کردووانە بەس فریان کەوتون دڕانوانە نیانشتە وەرەقەکە بەر نیان هێشتۆ بیکەن و وەرەقەکانی لێستەندون بەکانی هەمووکانی پیرۆ چەند ماڵ دەبن چەند خانوو واللهی ئەزای ئەم شتە تەقریبی ئێستا خۆمە ئەگە بڵێ هەموو کۆبێت و بێتێرە لەوانەیە 500 ماڵ زیاتر بێ بە مڵکەکانەوە نزیکی لەوانەیە 700 ماڵ بێ هەیە فەقیرە هیکەلی دروست کرۆ نەیوێراوە بێ یعنی ئێستا من ناڵم تۆمە من ڕقەمێک لەوانەیە بڵێن زۆر دقیق نییە چونکە ئێستام پێ بڵێم ئەوە نەماڵ بەسی ساوەرە ئەگەر بڵێ بسوڕیتەوانێ خۆت ببینە بزانەوە تا بن شاخەکە ماڵە تا سەرجا دەکە بۆ پانتاییەکی زۆر ئێگەڕێکیکانی هەمەش ماشاڵە بچۆرە ئەو دیوە تا بن شاخەکە بم پرۆژەکان هەمووی ماڵە و نیشتەجێە خەڵکی تایە کە زۆریان ئەوە لەولا باخیشی تیانی باخەوە هەمووی داری بەردار و دارە یخۆ تۆ ئەگەر بەپی بڕیارەکەی مامجللاش بێ هەموو نەمامێ چەند میلیۆن قەرەبووە بێ بکرێتوانێ ئەجا ئەم نەمامانەوە ئەم سەوزاییە کە بۆ ژینگە هەمووی سەوزاییە لا ببرێ هەروە بە ئاسانی باشە پێم بڵێن ئێستا داواکاریتان چیتان بۆ داواکاریمان ئەوەیە ئێمە بچینەوە ماستەر پلان ئەم خەڵکە لێرە ڕنج بە خەسار نەبێت چونکە بە بڕیاری شارەوانی ئێرە لە ماستەر پلان بوو گەر نەخرێنەوە ماستەر پلان و بێن ڕوخانەکە جێبەجێ بکەن چی دەکەن ڕوخاندن ئێمە کەس ماڵچۆڵ ناکە بابێ بەسەرما بڕکەنە قسەی هەموویەتی یەک قسەین بابێ بێ ڕوخەنە بەسەرما من کە ژیان من کە خانوم نەما ماڵم نەما من چەند ساڵی تەمەنم ڕنج بە خەسار بم هەمەونیمەوە خانۆمەیە لێرە دەرم کا کرێشم پێ نادرێ من 6 سەرخێزانم 4 مناڵی بچووکم هەیە ئەو ئەگەر ویژدانی قوبوڵی کرد هات خانۆکەی بەسەر من ئابڕوخاند بابی ڕوخێنە چکە من لە خانۆکەم ناسمە دەرەوە بابی ڕوخێنە بەڕێز بەڵەوەکو لە دیمەنەکاندا دەیبینن ئەمە ژمارەیەک لە دانیشتوانی کانی پیرە و کانی حەمەیە ئەم گەڕەکە وەکو دەبینن تەنانەم شەقامە سەرەکیەی قیرتاویش کراوە سەربارەوەی کە ماڵەکان تاپۆنین هیچ ئەوەلاتێکیان نییە ئەم شەقامەشیان بۆ قیرکراوە وەکو دەبینن ژمارەیەکی زۆر ماڵە بە گوتەی خۆیان گەڕێکی کانی حەمە و کانی پیرەکەم دوو گەڕەکەیە ئەمڕۆ ئاگادار کراونەتەوە نووسراویان بۆ هاتووە کە لە پاش واژۆکردنی نووسراوەکە دەبێت لە مای 24 کاتژمێردا خانۆکانیان چۆڵ بکەن بەڵام ئەمان واژویان نەکردووە ڕازی نەبوونە بۆ نووسراوی کە بۆیان هاتووە بۆیە بە گوتەی خۆیان تەنها دوو خان و دوو ماڵ نەیانزانیوە واژویان کردووە ئیمزایان کردووە و دواتر ماڵەکانی دیکە ڕۆشتون بە هانایانەوە زانیوانە کە ئەم دوو خانووە نووسراوەکان واژۆ کردووە بە پەلەوەڕەکان دڕاندووە واتە هیچ خانوێک هیچ ماڵێک نە لە کانی حەمە نە لە کانی پیرە واژۆی ئەو نووسراوان نەکردووە کە نووسراوەکە لە دادگاوە هاتووە بە گوتەی خۆیان بە گوتەی دانیشتوان خۆیان لە دادگاوە هاتووە و هەر کەسێک ئەم نووسراوە واژۆ بکەن 24 کاتژمێردا خانۆکەی دەڕوخێنرێت تاوەکو ئێستا کەس واژۆی نەکردووە و ئەوان دەڵێن لە ڕابردوودا لە ماستەر پلان نابووین دەبێ بخرێنەوە سەر ماستەر پلان و خانۆکانمان بۆ تاپۆ بکەن پارەمان پێداوە بە زەویەکە بە خانۆکە پارەمان پێداوە دەبێت بچینەوە ماستەر پلان و خانۆکانمان بۆ تاپۆ بکرێت بە پێچەوانەوە گەر نەکرێت و بڕیاری ڕوخاندنەکە جێبەجێ بکرێت ئەوان چۆڵی ناکەن بە گوتی خاندن بە سەرمادا خانۆکان بڕوخێنە